ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا لە قەزای خەبات نزیکەی کاتژمێر 5 ئێوارە لەسەر زێی گەورە تەرمێک دەدۆزرێتەوە کە ناسنامەی نادیارە. بەرگری شارستانی قەزای خەبات تەرمەکە دێنێ بۆ بنکەی تەندروستی ساڕژ لە قەزای خەبات. ئێستا دکتۆر مەروان زراریمان لەگەڵە دەمانوێت باسی ئەو تەرمە بکە کە ناسراوە بۆ دکتۆر چۆن بوو کاتژمێر چەند ئەو تەرمەیان هێنا بۆ بنکەی تەندروستی ساڕژ لە قەزای خەبات. پێشەچی بە خێراتتان دەکەین. نزیکەی کاتژمێر 5 ئێوارە بوو ئاگدار کرێنەوە کە تەرمێک هەیە لە زەی گەورە لەلایەن بەرگری شارستانی قەزای خەباتەوە. پێمان ڕاگەیەندرا کە تەرمێک دۆزراوەتەوە بە زووترین کات تەرمەکە گەیەندرا بنکەی تەندروستی ساڕێژ و لێرە پێشوازی لێکرا و ئەوەی کە پێویست بوو لەلایەن پزیشکان و بەشی پۆلیسی خەبات راپۆرت و کتابەکانی بۆ پڕکرایەوە و دواتریش ڕەوانەی تووبی عەدلیکرا لە هەولێر. تەرمەکە بەپێی شارەزای ئێوە چەند لە ناو زێی گەورە پێدەچێت چەند ڕۆژ بێخنکاری بەپێی پێشبینی دکتۆر و کارمەندەکانی خۆمان ئەوەی کە بینیمان پێدەچوو لەوان نەگەیشت پێ 24 ساعتیان زیاتریان کەمتر لەو دەوروبەرەی. ئەو گەنجە هیچ ناسنامەی پێ نەبوو، هیچ زڵکی لەبەر بوو. ئەوە دووەم ئالەتە لەو شێوازەیە کە بەبێ ناسنامە و بێ ئەوەی بناسرێتەوە سەردانی بنکەمان دەکرێت و لێرە لەلایەن تیمەکانی خۆمانەوە پێشبازیان لێ دەکرێت. خۆشبەختانە ئەوەی پێشتر کە لەلایەن چەند پیجێکەوە بەڵاومان کردەوە و خاوەنەکەی دۆزرایەوە، بەڵام ئەوەی ئێستا کە ئەمڕۆ هاتە ئێرە و نردمانە تووبی عەدلی هەتا ئێستا ناسنامەکەی دیار نییە. بەکو جلوبەرگ هیچی لەبەر نەبوو، تەنها جلوبەرجی ژێرەوەی لەبەر بوو کە پێدەچوو بە خۆی بیتنە ئاوەکەی هەر ئەوەندەی پێوە بوو، هیچ کەی پێوە دیار نەبوو. گەنجەکە پێدەچێت تەمەنی چەند بێ وە شێوەی چۆن ئەگەر باسکەی وەکو شێوە پێدەچوو لە نێوان 25 هەتا 30 ساڵ 25 هەتا 30 ساڵێک دەبوو. دکتۆر لەگەڵ هاتنی وەرزی هاوی حاڵەتەکانی خنکان زۆر دەبێ وابزانێ وەکو بنکەی بە تەندروستی ساڕێ زوو تەرم دێن بۆ ئێرە. بەتاکید لەگەر هاتنی گەرما و لەگەر وەرزی هاوین و سەردانیکردنی گەشتیاران کە لە شوێنێکی دوورتر لە هەولێر و لە دەوروبەری لە شوێنی دوورتر دێن ئێرە سەردانی زەی گەورە دەکەن. ئەکید حاڵەتی نەخوازرا و بەداخەوە کە حاڵەتی خنکانە زۆر دەبێ. ئەوە چەندەمین حاڵەتە لەوانەیە نزیک چەند حاڵەتێکە بی کە سەردانی بنکەیان کردینە بە بەردەوامیش ئەمە لە ئامادە باشی داینە. بەڕاستیش تەشی ناخۆش و جێی داخیشەکە ڕۆژانەیان هەفتانە حاڵەتی خنکانمان دەبی لێرە پێشوازی لێ دەکەین. لە خزمەت دایمە خێر بێ. بەڵێ بنێرانی پایتەخت میدیا لەگەڵ دەستپێکردنی وەرزی هاوین حاڵەتەکانی خنکان یەکجار زۆر بووە و زۆرترین حاڵەتی خنکان لە زەی گەورە دەبێ و زۆر جاهەیە تەرمەکان دەدۆزرێتەوە، بەڵام زۆر جاهەیە دەگاتەوە حاڵەتی تەرمەکان نادۆرەزێتەوە. بوونمونە تەرمی مامۆستا ئاڤێستا ئەوە نزیکەی 3 مانگ زیاتر تێبەڕوو نەدۆزرایە و قێسەکەی داخراوە تەرمی ئاروانی 7 ساڵان لە شێلا دەزێت تا ئێستا نەدۆزراوەتەوە.